لە هەر وڵاتێک کە ناکۆکی نێوان لایەنە سیاسەکان دەگاتە بنبەست بە تایبەتی لەسەر پرسە سیاسەکان و پێکهێنانی کابینەی حکوومەت ئەوە پەنا بۆ هەڵبژاردننی پێشوەخت دەبن گەرچی هەندێک جار چەند مانگێکە هەڵبژاردن ئەنجام درراوە. بە پێچەوانەی ئەوانەوە لە هەرێمی کوردستان نزیکەی 2 ساڵە لایەنە سیاسەکان ناکۆکن و پەرلەمانیش پەک خراوە، بەڵام لایەنە سیاسەکان نەک داوای هەڵبژاردننی پێشوەخت ناکەن، بگرە هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام نادەن و دوای دەخەن. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی ناکۆکی نێوان لایەنە سیاسەکان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و پەخستنی پەرلەمان دۆخی سیاسی هەرێم گرژی و ئالۆزی زۆری بەخۆیەوە بینیوە. ئەمەش نیگەرانی و بێزاربوونی بەشێکی زۆر هاوڵاتیانی لێکەوتۆتەوە، شان بەشانی قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری و چەندین قەیرانی تر بە تایبەتی لە بواری خزمەتگوزاری گشتی هەرێمی کوردستانی گرتووەتەوە و تەنی بە هاوڵاتیان هەڵچنیوە. ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی زۆرینەی هاوڵاتیان لەلایەن سیاسەکان و دەسەڵاتدارانی هەرێم نیگەران بن. تووڕەیی و نیگەرانی هاوڵاتیان بە ئاشتکرا لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرنامە تەلەڤیزیۆنەکان و شەقامەکاندا هەستی پێدەکرێت. ئەمەش بۆتە هۆی دوو دڵی لایەنە سیاسەکان لە ئەنجامدانی هەڵبژاردن بە تایبەتی 2 لایەنە دەسەڵاتدارەکەی هەرێم، پارتی و یەکێتی. لە کۆتایی ئەم ساڵدا تەمەنی پەرلەمانی کوردستان کۆتایی پێدێت. دەبێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت، بەڵام نەک هەر پارتی و یەکێتی، بەڵکو گۆڕان و یەکگرتو و کۆمەڵیش باسی هەڵبژاردن و مەترسیەکانی دواخستنی ناکەن. بە پێی ڕای بەشێک لە چاودێرانی دۆخەکە سەرجەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی 5 لایەنە سەرەکیەکە کە زۆرینەی کورسیەکانی پەرلەمانیان هەیە لەوە تێگەیشتوون کە گەر هەڵبژاردن ئەنجام بدرێت ناتوانن وەک پێشوو متمانەی هاوڵاتیان بەدەست بهێننەوە و دەنگەکانیان گۆڕانکاری بەسەردادێت، بۆیە خۆیان لە قەرەی هەڵبژاردن نادەن و باسی ناکەن. لە ئێستادا بەهۆی ڕفراندۆمەوە پێشبینی ئەوە دەکرێت ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمان ئەنجام نەدرێت. هیچ پارتێکی سیاسیش باسی لەوە نەکردووە ڕفراندۆم و هەڵبژاردننی پەرلەمان پێکەوە ساز بکرێن یان وەک مەرجی پشتگیری ڕفراندۆم بەکاربهێنێت. ئێستاش لەبەری کارکردن بۆ هەڵبژاردن و دامەزراندنی کۆمسیۆن و کارکردن لەسەر یاسای هەڵبژاردن وەک هەندێک کەسایەتی سیاسی دەرەوەی پارتەکان دەڵێن هاوڵاتیانی هەرێم بە مەسەلەی ڕفراندۆمەوە سەرقاڵکراون و ڕۆژانە کۆبوونەوە ئەنجام دەدەن بەبێ ئەوەی سوود و ماناشی هەبێت. بەشێک لە چاودێرانی دۆخەکە ئاماژە بۆ ئەوەش دەکەن دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هێندەی پەکخستنەکەی زیان بە ناوبانگی هەرێمی کوردستان دەگەیەنێت لەسەر ئاستی نێودەوڵەتی.